بريك لقل مامستا صالح محمد ملا كريمي بوينك رابط لتوين لابري فازي أو أمنو من ديك خوارو طلب درجة السر أو كهزانة عشان برسيم فازي الشرق المتوسط لبروي قرابو من الشاخ أمن لرمادي دام السلام أبيش دوما بيشمن لسليماني وأبيج مزرعه پەتینامە بۆچی تەمەنم 10 ساڵ بووە ساڵی 1967 هەستم کرد کەوا لە ناو کووردا کەسێک نییە بە زمانی کوردی پەتی قسە بکات لە کاتی گاخاوتن و دەربڕینەکانە وشەی ئاراوی زۆر بەکاردێنی بۆیە بڕیارمدا فەرهەنگۆکی هەموو پەرتووکەکانی خوێندن لەبەرکەم پاشان ساڵی 1970 بەسەردا هات و جەژنی نەورۆز کاریگەری هەبوو زیاتر دەتوانم بڵێم هەستی نەتەوایەتی کاری لێکردم لیستی ناوەکانی کۆڕی زانیاری کورد هەبوو لە ساڵی 1970 لە بۆ 1970 و هەستام لە ئاخاوتنەکانە بەکارم دەهێنا ئەمەیان وای لێ هات بتوانم کۆمەڵانی خەڵک بۆ خۆم ڕاکێشم وای لێ هات هەندێک جار ئاریشەی بۆ دروستەکردم یعنی یەک لەوانە لە ئاریشەکانە ڕۆژێک تێلم کرد گوتم بگۆڕی پارێزگایە بەڕێوەبەراتی خۆزیەتی بدەنێ یەکسەر لەسەری داخستەوە بەڵام کەزاری دۆم گوتم بەدالەی پارێزگای هەولێرە ئیدارە مەحەلیە گوتیان بەڵێ فەرموو ئیتر من بەردەوامم کۆڵم نەدا تاوای لێ هات لە ناو خەڵک بۆ نمونە دەیانگوت کە دکتۆر عومەر دەیانگوت کامە دکتۆر عومەر هەتا نەتگوتە دکتۆر عومەر پەتی دەیان دەزانی پەتینامە واتا کوردایەتی واتا کۆشی 50 ساڵ نەک کۆبەرهەم چکا من تەنانەت ئەگەر بێم کۆبەرهەمەکان بڵێم 32 بەرهەمم چاپ کردەوە 32 بەرهەمە و 600 وتارم بە کوردی و عەرەبی نووسن جگە لە تۆژینەوەکان لەوانەی بە 50 بەرج کۆتایی نایێت هەموو بەرهەمێک تام و چێژی خۆی هەیە لەبەرەوەی چکە شەونخوونی و مادبوونی خۆی هەیە من لە زۆر بوارەت ئەسپی خۆم تاو داوە لە ڕۆژنامە نووسی پەروەردە ڕامیاری زمان کەلەپور دابوونەریت پەروەردە زانست بەڵام ئەمەیان هەمووی خستۆتە خۆی ینی لە پێشەکی کات من دەستخۆشی لە برای بەڕێزم مامۆستا فازڵ شەڕۆ دەکەم پێدا چۆتۆ نووسێتی دەرێ پەتینامە یەک پەرتوو نییە بەڵکو سەردان پەرتووکە لە ناو یەکتری کە شێوازی ڕۆمانی عەرەبی گۆڕی کە دانیشتین گوتی سەیرە ئێوە هاتوون بۆەوەی ڕۆمانی شەرق المەتەوەسط دەکەوێتە شەڕ جەنگ بۆ یەکەم جار لە تەمەنیدا لە نێوان مردوونتون گوتی ئێوە بۆ خۆتان ڕۆمانن بۆ ناچن لە یاخیبووەکانی سعودی بوو پەیوەندی نێوان عێراق و سعودی خراپ بوو گوتی زۆر کەس وا دەزانن ئەمە پەیامی دیکەم هەیە بەڵام پەیامی من پەتینامەم ئامادەیە بەڵام دەتوانم بڵێم پەتینامە فەرهەنگنامەشە چونکە چوار بەندی لە خۆ گرتووە هەر بەندەی تایبەتە بە شتێک بەندێک بۆ ژیاننامەی بەندێک لەو ئەو بەرهەمانەی کەوا بڵاوی کردوتەوە ناوی ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزیۆن و ئەو شوێنانە دەستنیشان کراوە بۆ هەر کەسێک کە بێوێ ئەو بابەتە بکاتە ژێدەر و سەرجاوە وەکو خوێندنی ماستەر دکتۆرا یان هەر ڕۆشنبیرێکی دیکە جگەلەوەش ئەرشیفی تێدا بۆ ئەو بەڵگەنامانەی کە لە ژیانیدا تۆماری کردوون و قۆناغەکانی ژیانی تۆمار دەکەن نووسینەوەی بیرەوەری زۆر پێویستە بۆ ئەوانەی کە ژیانیان وەکو مرۆڤانی ئاسایی نییە ڕنگ بێ هەڵگری زۆر سیمای مێژووی بن کەلتوری بن کۆمەڵایەتی بن بۆ ساڵانی ئایندا هەم پێشەچین بۆ ئەو کتێبە نووسیوە هەم بۆ 428 لاپەڕەکەی پێداچوونەوەی وردم بۆ کردووە لە هەر شوێنێک پێویستی بە شتێک بوو بێت بۆ ئەوەی کەوا کتێبەکە بە شێوەیەکی جوانتر و ڕێکتر و ڕەوانتر دەرچی پێکەوە لەگەڵ دکتۆر عومەر پەتی کارمان تێدا کردووە و نزیکەی 6 ڕۆژ لەو کتێبەدا ئیشم کردووە جگەلەوەی کەوا دکتۆر چەند ساڵی خەریکی نووسینی ئەو کتێبەی بووە لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە داوا لە بەڕێز وەزیری ڕۆشنبیری دەکەم کە بەڕێوەبەرایەتێک بکاتەوە بە ناوی بەڕێوەبەرایەتی ڕێز و وەفا و یادکردنەوە لە هەموو شارەکانی کوردستان بەش و لقی هەبێ بۆ ئەوەی کاری ئەو بەڕێوەبەرایەتە نووسینەوەی ژیاننامە و یادگاریەکانی ئەوانەی ماون لە ژیان و ئەوانەی کۆچی دوایی ژیان کردووە
بنووسرێتەوە و لەگەر بنەماڵەکانیان هاوکاری یەکتر بن بۆ ئەوەی بتوانین لە هەموو زانکۆکان لە کتێبخانەکان وەکو فەرهەنگێکی ژیاننامەیان ئەو کتێبانە بۆ نەوەکانی داهاتوو گەنجەکانی زانکۆ قوتابیانی مازستێر و دکتۆرا بۆ وڵاتانی دەرەوەش وەربگێڕێتە سەر زمانەکانی تر بۆیە پوختەکردنی ئەو شتانە ئەکادیمیای کوردی وەزارەتی ڕۆشنبیری یەکێتی نووسەران ڕۆژنامە نووسان و هەموو ئەو گەنجانەی کە ئێستا بە گروتینەوە شت دەخوێندنەوە وەکو پرۆژەی کوردستانی پوختە بکرێت بۆ هەموو ئەو کەسانی کە پێویستە بۆیان بنووسرێتەوە بەڕاستی دەبێتە سامانێکی نەتەوایەتی لەبیر نەکراو. تا ئەو دەقیقەی ئێستا گرنگترین داهێنەی شەڕی دڕاوی خستۆتە سەرسەری هەتاکو ناوەندی لەشی هاتیە چاڕێگا بۆ خۆی بداتنکەوە لافراوەکە بیبات. بەڕێزامێ باسی ناوەڕۆکی پەتینامە بکەم بەڵام دەتوانم لە باتی پەتی هەستەقەڵن ئەو قسیارە وەڵام بدەنەوە تا ئەو دەقەی ئێستاکە عەقڵی ئینسان بە قسەی ڕخنەگران گەورەترین و شاکارترین